کاتژمێر 30 خولەکی بەیانی چوونەتە هۆڵی تاقیکردنەوە. دوای تاقیکردنەوە هاتوونەتە دەرەوە و گفتوگۆ لەبارەی پرسیار و وەڵامەکان لە یەکدی دەکەن تا بزانن چەند پرسیاریان ڕاستە. ساندرا یەکێکە لە قوتابیە کریستیانەکان ئەمڕۆ یەکەم تاقیکردنەوەی پۆلی 12 ئەنجام داوە و دەیەوێت دوای دەرچوونی لە بەشی پزیشکی وەربگیرێت. تقریبا 3 مانگە ئێمە دەخینین و ڕۆژانە بۆ 6 تا 7 ساعت دەخینن و 2-3 ڕۆژ ئەوها وەک ئستیراحە بۆ خۆمان وەردەگرین. هۆڵی تاقیکردنەوە زۆر باش بوو، سارد بوو و جەوەکە زۆر خۆش بوو. ئیمتیحانی ئەمڕۆ زیندەزانی بوو، ئاسان بوو، هەندێک 2-3 پرسیاریش هەبوو یان قرس بوون، بەس بەپێی 80 لەوانەیە زیاتر دەرەجە وەربگرین و حەزم لێیە طب بڕۆم. لە هەرێمی کوردستان 117,364 قوتابی تاقیکردنەوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەنجام دەدەن. زانستی 75,239 قوتابی، وێژەیی 39,113 قوتابی، پیشەیی 3,012 قوتابی لە 2,106 هۆڵ تاقیکردنەوەکان ئەنجام دەدرێت. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێریش دەڵێت وامان کردووە قوتابی بە ئارامی تاقیکردنەوەکان ئەنجام بدەن. ئێستاکە هیچ گیر و گرفتێک نهاتە پێش ئەنجامدانی تاقیکردنەوەکان و بۆ زانیاری بەڕێستان لە تاقیکردنەوەکان 38,609 قوتابی بەشداری کردووە لە خولی یەکەم و دابەش کراون بەسەر 669 هۆڵی ئەزموونی. هەموو ئامادەکاریەکی ئەوەی پێویستە کراوە. تاقیکردنەوەکان لە 3/6 دەستی پێکردووە و لە 26/6 کۆتایی دێ و بەڕێیاریشە دوای جەژنی قوربان ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ڕابگەێنرێت. تا کاتی دەستپێکردنی تاقیکردنەوەکان پرسیارەکان لە بەردەستی هیچ کەسێکدانین، تەنیا لیژنەی دانانی پرسیارەکان نەبێت. وەزارەتی پەروەردەش ڕای دەگەێنێت ئەوەی لە سۆشیال میدیا بانگەشەی بۆ دەکرێت هیچ بنەمایەکی نییە و جۆرێکە لە پارەپەیداکردن بە ناشەرعی چەند گروپێک دراونەتە دادگاکان و ڕوبەڕووی یاساکراونەتەوە. هەموو ئەمانە بۆ یەک ئامانجە، ئەویش ئەنجامدانی تاقیکردنەوەکانە لە کەشێکی پاک و بێگەردە. ئازەر فاروق، کوردستان 24، هەولێر.